دەتەوێت چی بزانیت؟ فیلمەکان بەشداریان کردووە. ئێوە ئێناڵتین ئەمە کەناڵێکی سەربەخۆیە. ئێمە لە پاریسەوە هاتوین. ئێمە تا کۆتایی فێستیڤاڵەکە لێرە دەمێنینەوە. کارکردنم لەگەڵ برۆنۆ زۆر پێخۆشە. بە خۆشحاڵی و بەشداری فستیڤاڵی کانم کردووە و بۆ من هەستێکی تایبەتە. زۆر گرنگە کە فستیڤاڵەکانی فیلم سەربەخۆ بن. پلان یەکێکە لە فستیڤاڵە گرنگەکان ئەم ساڵیش فستیڤاڵەکە بە ئاسایی بەڕێوەچوو. هەمومان بەیەکەوە دەگەینە ئامانج مادام ئێوە لێرن. لە 28 وڵاتی جیاوازەوە فیلمەکان بەشداریان کردووە. Festival de Cannes.